چاودێرانی بواری سیاسی و دەستوری لەبارەی بڕیارەکانی سەرۆکی تونس قەیس سەعیدیەوە زاراوەی کودەتا بەسەر دامەزراوە دەستوریەکان بەکاردەهێنن بۆ خۆشی بڕیارەکانی دەبەستێتەوە بە دەستوری وڵاتەوە. بەڵام ڕێکخراوەکانی مافی مرۆڤ و ئازادی خوازانی ناوخۆ و دەرەوەی وڵاتەکە و وڵاتانی خاوەن هەژمونی جیهانیش لەو ڕووداوانەی ئەو وڵاتە نیگەرانن. سەرۆکی تونس قەیرانی ئەمەلایەنەی سیاسی و ئابووری و تەندروستی وڵاتی قۆستەوە بۆ ئەوەی بە پاساوی کەوتنە مەترسی وڵاتەکەوە پەنا بباتە بەر مادەی 8 دەستور بۆ لادانی حکوومەت و ڕاگررتنی کاری پەرلەمان و لێسەنەوەی پارێزبەندی لە ئەندامەکانی. زۆربەی پسپۆڕانی یاسایی و دەستوری ناوبراو بە تێنەگەیشتن لە مادە دەستوریەکە تۆمەتبار دەکەن چونکە بڕیاری باری نایاسایی ئەگەر بەشی یەکەمی مادە دەستوریەکە بێت بەشی دووەمی بەردەوامبوونی دامەزراوەی یاسادانانی وڵاتەکە و کە ئێستا هەموو دەسەڵاتەکانی لە دەستی سەرۆکی وڵاتدا کۆ کردووەتەوە و هیچ دامەزراوەیەکیش نییە لەم خۆناغەدا چاودێری هەڵسوکەوتەکانی بکات. بۆیە لە ناوخۆ و دەرەوەی وڵاتیشدا مەترسی لەو بڕیارانە هەیە. پارتە سیاسیە پێکێنەرەکانی پەرلەمان و ڕێکخراوی گشتی کار کە سەندیکای کرێکارانی وڵاتەکەی و لە مێژووی وڵاتدا کاریگەرە داوای گرنتی دەستوری دەکەن بۆ تێپەڕاندنی قۆناغەکە و نەتەوە یەکگرتوەکان و یەکێتی ئەوروپاش نیگەرانی خۆیان لە دوورکەوتنەوە لە ئاڕاستەی دیموکراسی وڵات ڕاگەیاند و داوای گەڕانەوەیان کرد بۆ دیالۆگی دامەزراوە دەستوریەکان. سەرۆکی پەرلەمانی تونس ڕاشید غەنووشی ئەو بڕیارانەی سەرۆکی بەنادەستوری و کودەتاچیانە لە قەڵەمدا ئەوەشی ڕاگەیاند کە گەلی تونس هەرگیز ناگەڕێتەوە بۆ حکومی تاکڕەوانەی ستەمکارانە. یەکەم سەرۆک کۆماری دوای سەرکەوتنەکەی بەهاری تونس دکتۆر مەنسوف مەرزوقی ئەو بڕیارانەی قەیس سەعیدی دانە کردو بە کودەتای بەسەر شۆڕشی دەستوری وڵاتدا لە قەڵەمدا. لەو بارەوە ڕایگەیان سەعیدی ئەو بڕیارانەی و دەستوری تێپەڕاند کە سوێندی لەسەر خواردبوو بەوەش هەموو دەسەڵاتەکانی لە دەستی خۆیدا کۆ کردەوە. مەرزوقی دەڵێت بۆ پێی سەعیدی خۆی بە سەرۆکی دامەزراوەی ڕاپەڕاندنی وڵات و دادوەری یەکەم دەزانێت دەستی داوەتا و کودەتایە کە ئەگەر سەرکەوێت دۆخی وڵات زۆر خراپتر دەبێت لە ئێستا و بەو پێی خۆشی بەشێکە لە سیستەمی وێرانی وڵاتەکە و هیچ چارەسەرێکی بۆ قەیرانەکان پێ نییە. ناوبراو ڕەخنەی لە بزوتنەوەی نەهزە گرت کە بە خوێندنەوەی هەڵەیان پاساویاندایە دەستی سەعیدی بۆ ئەنجامدانی کودەتاکەی. لەو بارەوە گوتی هۆشداریمدایە بزوتنەوەی نەهزا لە قەڵەوکردنی تیمساح کە ئێستا خەریکە خۆشیان و تونسیش قوت دەدات. زۆرێک لە ئازادی خوازانی بەهاری عەرەبی ئەو گۆڕانکاریانەی تونس دەبەستنەوە بەو زنجیرە کودەتایانەی کە کۆنەپەرستانی سیستەمە عەرەبیەکان لە پشتێوەن و چەندین ساڵە بە یارمەتیدانی مادی و لۆجستی ڕەگەزەکانی ڕژێمی بورقێبە و بنعەلی زیندوو دەکەنەوە و بە سوودوەرگرتن لە باری خراپی ئابووری و پەتای کۆڕۆنا خوازیارن بە کودەتایەکی نوێ یەکەمین قەڵای بەهاری عەرەبیش وەکو یەمەن و میسر و سووریا بگەڕێنەوە بۆ ژیانی جەنگەڵ و تاریکی دیکتاتۆریەت. هەرچەندە ناوەندە خۆراواییەکانیش لە شەپۆلی ئاوارەی نوێ دەترسن بەڵام وەکو لە 10 ساڵی ڕابردوودا دەرکەوت لەگەڵ گەڕانەوەی دیکتاتۆریەتدا بوون نەک چەسپاندنی دیموکراسی و مافی چارەنووسی گەلان.